من میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێزی زیاتر قسە دەکەم بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشوێ انجمەنی پارێزگای کەرکووک لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ڕێبوار دیارەکە بڕیارە سبەی کۆبوونەوەیەک بکرێت بۆ لیژنەی مادەی 140 کە تیایدا باس لە ئەو بابەتە دەکرێت کە مادەی 140 و ئەو خاڵانی کە بڕیارە کارا بکرێتەوە چۆن جێبەجێ بکرێت. پێتان وایە ئەمە هەنگاوێکی کردەیی و نوێ بێت لە حکوومەتەکەی سوودانی بۆ جێبەجێکردنی ئەم مادەیە؟ سپاس بۆ بەڕێستانم بۆ بینەری کەناڵێکی 24. هەڵبەتە طبعا لە سەرەتاوە ئەبێ باس لەوە بکەین، یعنی ئەو لیژنەیە 27 کەس من نازانم لیژنە چۆن ئەبێ 27 کەس بێت. ئەمە هەر لە سەرەتاوە ئەوە دلیلی ئەوەیە کە خۆی لیژنە بۆ خۆی جێی گومان و پرسیاری لەسەر ئەگەر 27 کەسیش بێتەوە بۆ خۆی یان 27 خۆی 15 محافظەی عێراقیە 27 کەسیان داناوە، ئەگەر بە محافظاتش بێ بۆیە 15 کەس وایە. هەرچەنە ئێمە کێشە لەسەرەکان کەرکووک و 4 پارێزگارە دیالێ و مووسڵە و تکریتە و بە درەوجەسانی شەکەوێتە وابزانام سنووری شاری سەماوە. ئەتە نازەمان 27 کەسە چۆن دانیشن کێی گوێلێکی ئەگرێ. ئەمە یەک دووەم ئەم بەدیان معناوێ سەرەتایەکی باش نییە. دووەمی شەوەتانە یەکسەرە بێ سەرۆکەکەی بەلای کەمەوە بێ کورد بێت. ئەمە جایەکی تر هەڵدە خەڵەتێن کە هەر کەرکووک و ناوچە کوردستانیەکان نییە مادەی 140 بەڵکو کێشە لە بینی منتیقە سونە و شیعەکانێ. جارێکی تر ئەو بەڕێزانە کەس داوایان لێکەم ئەگەر کۆبوونەوەش کرا جارێکی تر بەمە هەڵ نەخەڵەتێن با سەرۆکی لیژنەی مادەی 140 لە پەرلەمانی عێراق و لە لیژنەی باڵای جێبەجێکردنیشە بێ هەردووکیان کورد بێت. یعنی مە بۆ 4 خولە هەر غێر نەتەوەی کوردانن نازام یان کورد احتبام نادە مادەی 140 یان ئەوان عەمدەن یعنی واکەن یەکێکدانن وەکو لە راپۆرتەکەتان نەشاتوە دژایەتیکردنی مادەی 140 و جێبەجێ نەکردنە. جا ئەمە یەکەم هەنگاوە ئەبێ ئەگەر سبەینێک ئەو بەڕێزانەی کە نوێنەرایانێت نوێنەرەتی مادەی 140 بە تایبەتی زەرەر لێکراوەکانی کەرکووک و ناوچە کوردستانی دەروی دارەی هەرێم ئەبێ ئەمە یەکەم مەطلەبیان بێ ئەمە یەکەم داواکاریان بێ بۆی ئەو جاجدیەتی ئەو لیژنەیەمان بۆ دەرەکەوێت کە ئایا بەدادا چوون بۆ ئەو ساڵانی ڕابردوو ئەکایان ناکات چونکە ئەم لیژنەیەکە دروست بکرێ ئەرکێکی زۆر قورسی لەسەر بێ ئەبێ جێبەجێ بکاویشەوەتانێ مەسەن لە ڕابردووە چەند سەرۆکی لیژنەی باڵا هەبووە لەگە چەند ئەندامانیشیان هەبوو چەند مەسئولی مەکاتیبی 140 بێ هەر هەمویان اینکە ئستێدعای پەرلەمانی عێراق بکردرێن بزانام ئێوە بۆ ئیشتار نەکردووە ئەبێ سەرۆک وەزیرەکان هەر چواریان لەگەڵ سەرۆک کۆمارەکان استدعا بکردرێن بۆی بزانین ئەم کەم تەرخەمیە چییە؟ ئەمە دژی ملەتێکە دژی خەباتی 100 ساڵی ملەتی کووردە ئێوەش ئاوا بە ئاسانی و 27 کەسی بۆ دروستەکەن و هیچ کاتێک نەمان بی سەرۆکەکەی کورد بێت و نە لەزنەی باڵا لە لەزنەی مادەی 140 لە پەرلەمانی عێراقی. باشە بەڕێز ڕێبوار پێتان وایە ئەوەی کە ئێستا کوورد دەبێ هەوڵی بۆ بدات لە کاتی کۆبوونەوە کاراکردنی ئەم لیژنەیە بە تایبەتی جگە لە باسکردن لە گۆڕینی ئەندامەکان و گۆڕینی سەرۆکی لیژنەکە ئەبێت چی بێ هەڵەشانەوەی بڕیارەکانی مەجلس سەورا یا ئەو بڕیارانی کە لە بەرژەوەندی کوردان نەبوونە بە تایبەتی کامانە گرنگن کە ئێستا پێداگری لەسەر بکات؟ بەڵێ سوالێکی باشە. یەکەم شت لە هەمووی گرنگتر ئەوەتانی ئاساییکردنەوەی کەرکووک و ناوچە کوردستانەکەی دەروی دارەی هەداری هەرێمی کوردستان کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێستاکە بارودۆخێکی ناتەندروست نایاسایی نادەستوری تێپەڕ ئەبێت. ئەمە ئەگەر نەکەن یەکەم هەنگاویان هەنگاوەکانی تر معنای هیچ یعنی دەسەڵاتیان نییە. گەر ئەم دەسەڵاتیان نەبێ دەسەڵاتەکانی ترش ئۆتۆماتیکیان نابێ. ئەگەر توانیان ئەم هەنگاوە بکەن بارودۆخێکی کەرکووک و ناوچە کوردستانەکان دوای 16 ئۆکتۆبەر بیگەڕێن و حاڵتە تەبیعەکەی پێش 16 ئۆکتۆبەر جا باسی مادەکە ناکەم. ئەمە جار یەکەم جار ئێمە وەکۆلەی قۆناغا زۆر گرنگەکەیە. دوای ئەوە باسی ئەوە بکەن کە قۆناغبەندی مادەی 140 کە ئەو سەرۆک وەزیرانەکەن ئەتوانی جێبەجێکە لەگەڵ سەرۆک کۆمارەکان ئێستاکە ئەو لیژنەیە بێ مدەیەکدا بنا بەلای زۆرەوە نابێت لە 2 ساڵ تێپەڕ بکات چونکە نازانین عمری ئەم حکوومەتە چەندێکە لە مدەی 2 ساڵ هەمووی جێبەجێ بکردێت چونکە ئەو کاتە ئەوایە لە سیویەکی حوتی 2008 حوت ئەبووە تەواو وایە ئەم قۆناغەکانی مادەی 140 بەڵام بەداخەوە کە تەواو نەبوو ئەوە متحیدەش بەشداری کرد ئەو کاتە لزنەیەکی باڵاشیان هێنا بەڵام کەس لێ پرسیینەوەی نەکرد باشە بە خەتای کێ بووی خەتای سەرۆک وەزیران بوو خەتای سەرۆک کۆمار بوو یاخود خەتای لزنەی باڵای مادەی 140 بوو. ئەما بێ یەکەم شت قۆناغبەندیەکان دەست نیشان کە ئەو لژنەی مادەی 140 لە پەرلەمانی عێراق ئەبێ بڵێ خلالی 2 ساڵ بە قۆناغبەندی هەموو خەڵکی ئەو منتیقانەش ئاگادارکەنەوە بە کەرکووک و ناوچە کوردستانەکان بلێ دامان ناوە قۆناغ یەکەم ئاواکەین قۆناغی دوم ئاوا قۆناغی سێم ئاوا
چونکە ئەمەی کە باسی لێکەن دڵی کورد زۆری پێخۆش بوو ئەو عالەمە کردی بە حەفلە و ئلغای قەرارەتی مەجلیسی قیادەی سەر و شؤون شیمال ئەما وایە لە 2006 ئیلغا بکردرێتەوە دوای 20 ساڵ تازە ئێمە ئاهەنگی بۆ سازەکەین کە باوەڕیش ناکەم بیکەنە بواری جێبەجێکردن تا ئەوەش بەطلبێکی ضرورەویش کە لەگەڵ ئەو قۆناغی یەکەمە ئەمەشە لەگەڵا تێپەڕکەن ئەم جادا بکەونە سەر سەرژمێریکردن چنە سەر تەرسیمی حدود ئەو پرۆژەی کە بەڕێز مام جەلال کاتی خۆی تەقدیمی پەرلەمانی کردو هەر باسیشیان نەکرد ئەبێ ئەو لێ بڵێن سەرۆکی پەرلەمانی ئەو کاتەی سەلیم جوبوری بێ ئەوش ئستدعا بکردێ چۆن پرۆژەی سەرۆکی کۆمار ناکاتە پەرلەمانەوە بۆ تەرسیمی حدود وی کێشەکانمان یەکلا بێت و لە بینی ئێمە و لە بینی حکوومەتی باشە بەڕێز کە داڕشتنەوەی جارێکی دیکە و سنوورانە گەڕانەوە بۆ سنوورەکانی 1968 ئەتوانێت چی لەم کێشانە چارەسەر بکات لە کاتێکدا هێشتا پرسی ئەو ناوچە کوردستانیانەی وەکو کەرکووک و گوندەکانی دەوروبەری ئێستا پرسێکی چارەسەر نەکرا و بە هەڵپەسێزرای ماونەتەوە ئەخمش بۆیە قۆناغبەندیم بۆ جەنابەت کرد قۆناغبەندیەکانم بۆت باس کرد یەکەم شت ئاساییکردنەوە بێت دووەم شت ئەوەی کە وتم مەجلیسی قیادەی سەور و شؤونی شیمال هەردوو بڕیارەکات هەڵوەشێتەوە کە ئەو دوانە هەڵوەشایەوە ئەمجا ئەبێ بینە سەر قۆناغەکانی تر دەچی پێ بکەین باسی یەکلاکردنەوەی تەرسیمی حدود کەین لە بینی ئێمە و لە بینی ئەوان یعنی ئێمەوە ئەزانین هەموو مادەی 140 ملیۆن دینارە بۆ ئاوارەیەکی بە سزمان و 20 ملیۆن دۆلاری 20 ملیۆن دیناریش بۆ عەرەبێکی هاوردێک کە ئەمەش بۆ خۆی هەڵەیە یعنی ئەبێ ئەمە شارەسەرکەن ئەو پەرلەمانەوە ئەو لزنەیە ئەبێ یەکەم شت ئەو 10 ملیۆنە بۆ قۆناغی 2023 لەوانەیە تا ڕادەیە کەویش زۆر نا بەکەڵ کە هات بۆ ئاوارەیەکی کەرکووکی کە بە سزمانە 100 ساڵە زۆر میلێکرێ ئەبێ ساکە لەو 10 ملیۆنە بۆی بکەنە 100 ملیۆن بۆی ئەو کاتە وا بکە ئاوارەیەکی کەرکووکی لە شارەکانی کوردستان لە ئەولێر و سلێمانی و دۆک و ئەمانە بگەڕێنەوە شارەکەی خۆیان زێدی باو باپیری خۆیان چۆلم بە 10 ملیۆن بۆچی بێمە بۆ کەرکووک ئەبێ چاکەنەوە ئەو 20 ملیۆن دینارەکەش هێنی عەرەبی هاوردا یعنی ئەگەر لە شوێنی خۆی بمێنێتەوە ئاسایی ئەگەر نەشمێنێ خۆوان کاتی سەدام حوسێن 10,000 دیناریان وەرگرتووە یعنی ئەمجا ئێمە هەر خەریکی قەرەبووی ئەوانەکەینەوە قەرەبووی خەڵکێکی نامەوەکەین واگاشمان لە خەڵکی ئەڵەسەنی شاری کەرکووک نەماوە باشە بەرز تاڵبانی بە ئەو ئەزمونە دوور و درێژە کە لەگەڵ حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقمانە ئێستا هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە هی عێراق بە کەرکووکی شەوە پێتان وایە ئەمە نیەتێکی پاکە لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ پێداچوونەوە بەم لیژنەیە کاراکردنەوە و جێبەجێکردنی مادەی 140 یا تەنیا بۆ هەڵبژاردنەکان و کاتیە ئەو وازەحە ئەزمون وامان پێپشانەدا کە ئەمە هەر هەمووی دیعایەکی انتخاباتە ئەیانەوێ بە نەتەوەی کورد بلێن کە ئەوەتان ئێمەش خەمی ئێوەمانە نا من قەت نابێت سیقیا پێ بکەین چونکە ئێمە با بڵێن بەرنامەکانی مالکی و عەبادی و کاظمی و هەر هەموو بەرنامەکان ئەسەشی لەگەڵا بێ شیع سوودانی کە سیانزە خاڵی داناوە سیانزە خاڵ بۆ شاری کەرکووک و ناوچە کوردستانەکان یەک بەرگەی جێبەجێ نەکردووە ئەمە یعنی بۆمان دەرەکەوێت کە هەر لە کاتی پێویستیان بە کورد و دامەزاندنی حکوومەتی عێراقی ئەو کاتە وەرەقەیەکی سپێکەنە ژێردەستی بابلین مفاوزی کوردی تەوقیعی لەسەرەکەن مفاوزەکەی مەردویان پێ خۆشە تەوزیع ئەدواریان کردووە حکوومەتە لێ من ڕازیم ئیدادە پەرلەمان تۆپتۆپێنی پێکا و کاتە یەک بادەیەکی جێبەجێ ناکردرێ و وەکو بە دەستبەتاڵیە گەڕێن و جارێکی تر بێ قەوانیەوە لێ دێنەوە کەرکووک کوردستانی یان کوردستانی نییە ئەمجا ئەمە ئەم مارنگێز بووینە ئێمە بێ گەرنتی وەرگین ئێمە بێ ئەو وەفدی مفاوز ئێمە کێشەیەکمانێ دایمە وەفدی سیاسی ئێمە کاچێ لەوێنە هیچ سەقفێکی زەمەنی دانانە و هیچ سینێکیش دانانە ئیجرعاتێک مەسەلەن ئەگەر لەو قۆناغەیە جێبەجێ نەکردە ئێمە چی بکەین مثلا کە بێتە لێ سیانزە خاڵێک تا شیع سوودانیە لێ بە 6 مانگی یەکەم حوتی حەلەکەم هیچی نەکرد ئێکەنەی کرد ئێمە چی بکەین ئێنابایە مەفاوزی کوردی لە بابەگە تۆ جێبەجێت نەکرد ئێمە ئاواکەین بەرامبەر ئەوە کەس نەیتوانێت نە مەفاوزی سیاسی نە وەفدی حکومی وەفد دێت و ئەوانەیە لەبیر چۆتەوە کە ئیشێکی زۆر سادەی مفاوزە بەڵێ بەڕێز ڕێبوار تاڵبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی